بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست خۆشحاڵین لە دەستپێکی هەفتەیەکی نوێدا و لە ڕۆژێکی نوێدا هاتینەوە خزمەتان دەخوازین کە ئەمڕۆتان لە تەواوی ڕۆژانی ڕابردوو پڕخۆشی و شادی و کامەرانی بێت. ئازان و خۆشەویستان لەگەڵ هاوکارم هۆنیا ئەمڕۆ لە خزمەتتاندا دەبین کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوو کە دەخوازین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمە من لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. بەڵێ سڵاوی خواتان لەبێ و ئەمڕۆ هەموو ڕۆژێکتان هەرشاد بێ خۆشحاڵین کە لە ڕۆژێکی نوێ و لە پەیامی ڕۆژڕە لەگەڵتانین وەک هەمیشە کۆمەڵێت بابەت و تەوەرەمان بۆ ئامادەکردوون کە لە بەشی یەکەمدا باس لە هەڵمەتی کۆکردنەوەی خواردن دەکەین بۆ ئاژەڵان بە میوانداری بەڕێزێک سەرۆکی ڕێکخراوی ئاژەڵان. ئێستاش دەچینە لای پێشبینی ئەچینە لای تەوەری دوم لە تۆی دوین بەرنامەکەماندا باز لە کێشە و داواکاریەکانی ناحیەی شارباژێر و چوارتا و هەروەها ماوە دەکەین زانی داواکاریەکانیان چیەوە، ئایا لە ڕووی خزمەتگوزاریەوە چیان پێویستەوە، بە تایبەتی تر باز لە بردومانی فڕۆکەکانی تورکیا دەکەین لەو ناوچەی هەروەها هاتنی هێزی پەکەکە بۆ ناوچەیەوە چەندین کێشە و گرفتی دیکان هەیە کە لە تەوری دوین بەرنامەکەماندا هەڵدەدەین باسی بکەین. دەستپێک دەچین لای کەش و هاوبزانی گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. دازان و خۆشەویستان لە گەڵ هاتنی وەرزی سەرما و سۆڵە و بەفرباریندا بەشێکی زۆر لە ئاژەڵە کێویەکان و باڵندەکان و ئاژەڵانشی کە لە شەقامەکاندان کێشە و گرفتی ئەویان دەبێت کە خواردنیان دەست ناکرێت و بە تایبەتی ترکە کاتێک بەفر دەبارێت و ئەو خۆراکەی کە هەیە دەکەوێتە ژێر بەفرەوە بۆیە ئاژەڵان زیاتر پێویستیان بە دابینکردنی خۆراک و چەندین بابەتی دیکە هەیە. وەروە لە هەرێمی کوردستاندا چەندین ژینگە دۆست و ئاژەڵ دۆست و مافپەروەران هەیە کە هەمیشە و بەردەوام هەوڵ دەدەن خۆراک بۆ ئاژەڵان دابین بکەن و هەروەها هەوڵی ئەوە دەدەن کە بەردەوام شوێن و لانکە بۆ ئەو ئاژەڵانە پەیدا بکەن کە لە نێو شەقامەکاندا هەنوە. لە هەرێمی کوردستانیشدا لە هاوینیشدا بە هەمان شێوە ئاژەڵان پێویستیان بە خۆراک و دانەوێڵە هەیە باڵندەکان، بۆیە لە هەرێمی کوردستاندا چەندین ڕێکخراوی داکۆکی لە مافی ئاژەڵان بوونیان هەیە. ئەمانە ساڵانە لەم وەرزەدا بە تایبەتیتر هەڵدەستن بە دابینکردنی خۆراک بۆ ئەو ئاژەڵانە. ئەمڕۆژ تەوەری یەکەمان باز لە دابینکردنی خۆراک بۆ ئاژەڵان دەکەین لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا کە ڕێکخراوێک میوانی بەرنامەکەمانە کە سەرۆکی ڕێکخراوەکە باز لە مافی ئاژەڵان دەکەوە، باز لە ژینگە پارێزی دەکاتەوە، هەروەها باز لەوەش دەکەین کە تا چەند گرنگە سروشتی جوانی هەرێمی کوردستان بەبوونی ئەو ئاژەڵە کێوانە زیاتر ڕازاوەتر و جوانتر دەبێت و هەمومان هەموو لایەکە و کۆمەلگا هەوڵ بدرێت کە زیاتر ژینگە بپارێزێت و ئەو ئاژەڵ و باڵندانە پارێزراو بن. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز
کاک بەختیار خالێ سەرۆکی ڕێکخراوی داوکۆکی لە مافی ئاژەڵان. کاک بەختیار سڵاوی خوا لێبێت و سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی. سڵاو لێبێ. سلاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەر و بیسەرانی ئەو بەرنامە جوانە. زۆر سپاس. کاک بەختیار ئەگەر سەرەتا باز لە ڕێکخراوەکەتان بکەیت ئێوە چۆن کار و چالاکیەکانتان ئەنجام دەدەن؟ بەڵێ خۆشببختانە ئێمە وەکو ستافی ڕێکخراوی داکۆچی لە مافەکانی ئاژەڵان هەمیشە هەوڵەکانمان بۆ پاراستنی ژینگە و وەروها مافەکانی ئاژەڵانە و چالاکیەکانیشمان لە ماوەی ڕابردوو ئەو ڕاستێ دەسەلمێنێتن کە تەواوی کار و چالاکیەکانمان لە خزمەت ئەو سێکتەرە گرنگەیە کە ژینگەیە و دواتر مافەکانی ئاژەڵانە. ئێمە ساڵانە ڤیستیڤالمان هەیە. ڤیستیڤال لە بۆ باڵندەی جوانیە، دواتر لە بۆ پەلەوەردەیکەینەوە کردومانێتەوە. ساڵی 2018 و 2019 ڤیستیڤالی نێودەوڵەتی باڵندەی جوانیمان کردەوە کە بۆ یەکەمین جار بوو ڕێکخراوێک کە چوارچێوێکی یاسایی هەبێتن ئەو جۆرە چالاکیانە ئەنجام داتن کە تێیدا بە خێوکاری باڵندەمان هاندا بەوەی کە وەچە لە باڵندە وەربگیرێتن کە وەچە زیاد بوو لە باڵندە ئەو کاتی هاوردە کەم دەبێتەوە کە هاوردەش کەم بێتەوە زۆرێک لە نەخۆشی ڤایرۆسی و بەکتری کەمتر داخلی سنووری هەرێمی کوردستان دەبێتەوە، دواتریش ئەو بڕەپارەیە لە هەرێمی کوردستان ناچێتە وڵاتێکی تر. باشە مامۆستاگیان ئەگەر پێمان بڵێ ئەو هەڵمەتی کە ڕاتهانگەیاندووە لە کێ پێک دێت؟ تەنها ئێوەن ڕێکخراوەکە یاخود لەگەڵ ڕێکخراوی ژینگە دۆستی و ئەوانی تردا پەیوەندیتان دروست کردەوە کەسانی تایبەت بەشداریان کردووە لەم هەڵمەتەیە؟ بەڵێ ئەو هەڵمەتە زیاتر لەو کاتانەیە کە لە وەرزی زستان و سەرما و سۆڵەیە کە لە کاتێکدا بەفر لووتکەی شاخ و چیاکان و لە قۆپۆپی دارەکاندا دەپۆشێتن بەحال ئاژەڵ و باڵندەی چێوی خواردنیان دەست دەکەوێت یاخود لە زۆربەی کات کە دەستیان ناکەوێتن بڕێک لە خۆراک کە تێکەڵەیەکە لە بۆ باڵندەی چێوی دامان ناون بۆەوەی لەو شوێنانە دابین بکرێتن بەوەی ژیانیان پارێزراوتر بێتن و هەمیش هاوسەنگی ژینگەی تێک نەچێتن بەوەی کە ئاژەڵ و باڵندەی چێوی لەو کاتانەدا خۆراکیان دەست نەکەوێتن. ئەو خۆراکانە چین دابینی دەکەن؟ هەر تەنها بۆ باڵندەکان یاخود بۆ ئاژەڵی کێویژێەوە خۆراک دابین دەکەن لە شاخەکان و لە ناوچەکاندا؟ بەڵێ ئێمە گەنم دابین کراوە، بەڵام ئەوەی زیاتر ئێمە کارمان لەسەر کردووە ئەوەیە کە جۆرە خواردنێکە وەکو هەرزن و تێکەڵەیە کە لە خواردنی کەناری بۆەوەی زۆرێک لەو باڵندە چێویانە سوودی لێ ببینێتن لە جیاتی سوودوەرکردن خوا نەخواستا زەرەر و زیانی هەم لە بۆ باڵندە چێویەکان یاخود لە بۆ ئاژەڵەکان نەبێتن. بەڵام ئەوەی زیاتر ئێستا ئێمە کارمان لەسەر کردووە لە بۆ باڵندەی چێویە تێکەڵەیە کە بۆەوەی سوودی لێ ببینێتن هەموو جۆرە باڵندەیەک بێتن نەوەکو باڵندەیەکی دیاری کراو بێتن. باشە ئەگەر پێمان بڵێ ئەمە تەنها بۆ پەیداکردنی خواردنە بۆ ئاژەڵان یاخود بۆ پارێزگاریکردنە لەو ئاژەڵانەی کە بەرەو لە ناوچوون دەچون وەک دەزانین لە دنیاشدا کۆمەڵێک ئاژەڵ هەن بەرەو لە ناوچوون دەچون و نامێنن. ئێوە تا چەندێک ئەمەتان کردووەتە ناو هەڵمەتەکەتانەوە هەوڵتان ناوە کە ئەمە بکەن بە هەنگاوێکی زۆر باش بووی؟ بەڵێ بۆ خۆی هەردوو پرسیاری جەنابەت کردی ئێمە زیاتر هەڵمەتەکەمان بۆ ئەوەیە بێجگە لەو هەڵمەتە ئێمە ڕۆژانە لە کلینیک چارەسەری بە خۆڕایی لە بۆ ئاژەڵ و باڵندەی چێوی کە زامدار دەبێتن چارەسەریان لە بۆ دەکەین دەگەڕێنەوە ژینگە سروشتەکەی مەبەستشمانەوەیە هاوسەنگی ژینگەی ڕابگیرێتن و دواتریش بۆ خۆت ئاگداری بەوەی کە ئاژەڵ و باڵندە ئەگەر خواردنێک نەبێت یاخود سەرچاوی ژیانیان لە بۆ دابین نەکرابێتن بێگومان لەوانەیە لە لووتکەی شاخەکان یاخود لە چیاکان بێنە نێو سنووری ژیانکردنی مرۆڤەکانەوە بە تایبەت کە ئاژەڵێک کە دەگمەن و چێوی بێتن لەوانەیە پەلاماریان بدات و یاخود ئازاری مەڕووماڵاتەکان بدا بەداخەوە ئەوەی لە ماوەی ڕابردوو بینیمان جا بۆ ئێمە ئەو چالاکیانە دەکەین بۆەوەی لە سنووری خۆیان خواردنیان لە بۆ دابین بکەین و بۆەوەی ژیانیان بەردەوام بێتن. ئەویش ئەو چالاکیە سنووردارە بۆی کە وەرزیە لەوانەیە لە بۆی چەند هەفتەیەک ئێمە و چالاکیە دەکەین زیاتر لامان گرینگە کە هەڵمەتی هۆشیاری ژینگەی زیاتر بڵاو بکەینەوە نەوەکو ئێمە لە هەر چوار وەرز
بتوانین بڕی خۆراک یاخود دانەوێڵە دابین بکەین و بیبینە ئەو شوێنانە. کاک بەختیاریەوە زیاتر لە هەموو هاوڵاتیانی دیکە ڕوودەکەن لە ناوچە شاخاویەکان و ناوچانی کە باڵندە و ئاژەڵی کێوی تێدایە. هەڵسەنگاندنتان چییە بۆ مانەوەی باڵندە و ئاژەڵە کێویەکان لە باشووری کوردستاندا؟ بەڵێ ئێمە بەدەستخۆشیەوە ئەو هەڵمەتە بە هەماهەنگی لەگەڵ فیدراسیۆنی شاخەوانی کوردستانە کە ئەوان شاغڕەون و لە کاتێکدا کە وەرزش دەکەن دواتریش لە کاتی چوون و هاتنیان لە گەشتەکە هەڵمەتی ژینگە پارێزی ڕەچاو دەکەن بە پاکردنەوەی ئەو شوێنانە لە پاشماوەکانی کە هەم هەر مرۆڤەکانن کە پیسیان کردووە بەداخەوە دواتریش لە ڕووی گەشتیاریەوەش ئەوان دەگەن بە لووتکەی ئەو شاخانە کە ئێمەمانان وەکو مرۆڤێکی ئاسایی کە وەرزشوانین ناتوانین پێی بگەین نیشانی ئێمە دەدەن گرنگجێکی زۆر باشی هەیە. بەڵێ ئێمە کە دەچین بۆ ئەو شوێنانە بەڵێ بەداخەوە دەبینین ژمارەیەکی زۆر لەو ئاژەڵ و باڵندانە یاخود بەو گرتە ڤیددیو وێنانی لە بۆ ئێمە دەنێردرێتن بەداخەوە ڕۆژانە ڕاو دەکرێتن ڕاوی نایاسایی جێگەی داخە جا ئێمە داوا دەکەین لەو شوێنانەی کە پێشمەرگەی پاراستنی ژینگە لەو شوێنانە تەواجدی نییە بۆەوەی لەو شوێنانە تەواجودیان هەبێتن یاخود ئەگەر هەش بێتن خاڵەکانی دانانی پاسەوانیکردن یاخود چاودێریکردنی لە ئاژەڵ و باڵندە چێویەکان زۆرتر و زیاتر بکرێتن یاخود پۆلیسی پاراستنی ژینگە لەو شوێنانە تەواجودیان هەبێتن بۆی بە هیچ شێوەیە ڕاوچیەکان لەو کاتانەی کە کاتی ڕاوکردنیە نەتوانێن ڕاو بکەن بۆ ئەوەی هاوسەنگی ژینگەی هەم تێک نەچێتن و هەمیش ئەو دیاردەیە بەرەو لە ناو چوون بچێتن بۆەوەی کە بەداخەوە ڕۆژانە ئێمە دەبینین ڕاوکردن بە تایبەت لە باڵندە چێویەکان دەبیندرێتن و لە بازارەکانیش بەداخەوە مامەڵە یاخود کڕین و فرۆشتنی پێ دەکرێت. کەواتە کاک بەختیار هاوڵاتیان چۆن نەتوانن هاوکار بن بۆ دابینکردنی ئەو خۆراکانە یاخود چۆن بەشداری بکەن لەگەڵ ئێوەیە؟ بەڵێ ئێمە تاک لە خێزان بۆ خۆی زۆر زۆر گرینگە بەوەی کە تاکێک پەروەردە بکاتن هەوشیار بێتن و ژینگە پارێز و ئاژەڵ دۆست بێتن دواتر لە قوتابخانەکان پێویستە پەرەی بدرێتن و چ بە وانەی تایبەت بە ژینگە پارێزی یاخود ئاژەڵ دۆستی بێتن یاخود ڕێکخراوە ژینگەییەکان سیمینار یاخود بابەتی ژینگەی لەو شوێنانە بڵێنەوە و دواتر کۆلیژ و پەیمانگاکان زۆر زۆر گرینگە بۆەوەی تاکێکی هۆشیار بەرهەم بێتن. بەڵێ ئێمە داوا لە هەموو ئاژەڵ دۆست و ژینگە پارێزانە دەکەن کەوا لە کاتی بوونی هەر حاڵەتێک کە ئازار دەدرێتن ئاژەڵان یاخود زامێکی دەبێتن بە زووترین کات ببدرێتە نزیکترین کلینیکی ڤێتێرنەر یاخود بنکە ڤێتێرنەریەکان بۆی چارەسەری پێویست بۆ ئاژەڵ و باڵندە چێویانە بکرێتن و دواتریش سەبارەت بە ئاژەڵ و باڵندە ماڵیەکان لە کاتی بەخێوکردنیان بە زووترین کات ببدرێتە نزیکترین بنکەی ڤێتێرنەری یاخود کلینیکی ڤێتێرنەری بۆەوەی ڕێنمایی پێویست بەو بەخێوکارە بدرێتن بۆەوەی هەم لە بۆ سەلامەتی مرۆڤەکان و دواتر سەلامەتی ئاژەڵەکانە کە ڤاکسین دەکرێتن یاخود هەر چارەسەرێکی پێویستی هەبێتن لە بۆی بکرێتن. کاک بەختیار ساڵانە لە هەرێمی کوردستاندا دەبینین بە شێوازی جیاواز ئاژەڵان دەکوژن یاخود دەرمان خوارد دەکرن بۆی لە ناو ببرێن کە بەداخۆمە ساڵ بە ساڕوو لە زیادبوون کردووە. ئێوەکو داکۆکیکردن لە مافی ئاژەڵان چیتان کردووە کە ئەم دیاردەیە کەم بێتەوە؟ بەڵێ بەداخەوە لە ماوەی ڕابردوو دەمانبینی کە ژمارەیەکی زۆر لە ئاژەڵی بێلانە بە تایبەتی ساک کە دەتۆپێنران کاری بەوە دەکرا لایەنی پەیوەندیدار ئێمە وەکو ڕێکخراوە ژینگەیەکان یاخود ئاژەڵ دۆست کۆمەڵێک لە ئاژەڵ دۆست کە یاداشتێکمان یاخود بە نووسراوی فەرمی لایەنی پەیوەندیدارمان لێ ئاگادار کردوتەوە بەوەی کە پێویستە ئەو پرسە کە پرسێکی زۆر زۆر گرینگە پێویستە بە شێوەیەکی زانستی کاری لەسەر بکرێتن بەوەی پێویستە شەڵتەر یاخود کۆنتڕۆلپێر دروست بکرێتن لەو شوێنە پێویستە ئەو ئاژەڵانەی کە پەلێک لە دەست دەدەن چاودێری بکرێن چارەسەری پێویستیان لە بۆ بکرێتن لە زمنی ئەو ئاژەڵانەی کە پەلێک لە دەست دەدەن پێویستە ژمارەیەک لەو ئاژەڵان یاخود لەو سەگانە پێویستە عملی کاسترێشن یاخود لە زاوزێ خستنیان لە بۆ بکرێتن بۆی هەم ژمارەیان ئەوەندە زۆر نەبیدرێتن کە هاوڵاتیان
گلەی و گازاندە لە ڕێکخراوە ژینگەیەکان یاخود لە بەڕێزان لە قایم قام و پارێزگارەکان نەکرێتن بۆی کە ژمارەیان زۆرە پەلاماریان دەدەن یاخود مەترسی پەلاماردانیان هەیە بۆ ژمارەیان تا ڕادەیەک سنووردار بکرێتن. جا ئێمە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لەوەی کە لە ماوەی ڕابردوو دەتۆپێنرا بە تایبەتی کە دیمەنێکی نامرۆڤانە و ناخەژێنی هەبوو کە خوێن لە دە و کۆمی ئاژەڵەکان دەهات بەوەی کە بە شێوەیەکی نازانستیانە مامەڵەی لەگەڵ دەکرا و دواتر کە لەگەڵ زبل و پاژماوەکان کۆ دەکراوە بڕیارماندا بەوەی کە باشترین ڕێگە چارە بەوەیە کە عملی کاسترێشن یاخود لە زاوزێ خستن لە بۆ ژمارەیەکیان نەک و تەواوی سەگەکان بکرێتن بۆەوەی ئەو دیاردەیە بەو شێوەیە نەبێتن کە ناخەژێن و ئازار بەخش بێتن ڕۆژانە ئێمە و دیمەنانە ببینین. هاوشانیەوە کاک بەختیار تا چەند پێویستە ئێوە هەوڵ بدەن هۆشیاری بۆ تاک و بۆ کۆمەڵگا بگەڕێنەوە بۆی کە تاکەکانی کۆمەڵگا دوور بکەنەوە لەم حاڵەتەوە هەوڵ بدەن لەو ناوچانەی کە زیاتر ئەو ئاژەڵان تێدای بە تایبەت کە دەبینین سەگ لەسەر شەقامەکاندایە تا چەند گرنگە ئێوە لەگەڵ ئەو بابەتانی کە باسی شکرد هۆشیاری بۆ تاک بگەڕێنەوە و باز لەوە بکەن کە ئەمە حاڵەتێکی مەترسیوە تاوانە و پێویست ناکات دەرهەق بە ئاژەڵەکان ئەنجام بدرێت. بەڵێ بۆ خۆی کاری ڕێکخراوە ژینگەییەکان بڵاوکردنەوەی هۆشیاری ژینگەییە لە قوتابخانەکان لە کۆلوژ و پەیمانگاکان و وەروها پێشکەشکردنی سیمیناری زانستی تایبەت بە سێکتەری ژینگە کە سێکتەرێکی زۆر زۆر گرینگە چونکە وەک لای هەمومان ڕوون و ئاشکرای پاراستنی ژینگە پاراستنی ژیانە بۆی ئێمە کە ژیان پارێزراو بێت پێویستە ژینگە بپارێزین. جا ئێمە لە ماوەی ڕابردوو لە ساڵانی ڕابردووش وەکو ئاماژەم پێکرد چالاکیەکانی مە وەرزیە بە تایبەت لەو کاتانەی کە پشووە بە چالاکی تر دەست پێ دەکەین قوتابخانەکان کە پشوونە چالاکی وە بە بڵاوکردنەوەی بڕوشور یاخود بەوەی کە ڤیستیڤال و سیمیناری تایبەت پێشکەش دەکەین دواتریش لەو کاتانەی کە قوتابخانەکان دەکرێنەوە ئێمە چالاکی ترمان دەبێت بەوەی کە سیمیناری تر لە نێو قوتابخانەکان یاخود لە نێو کۆلیژ و پەیمانگاکان پێشکەش دەکەین بەوەی کە سەبارەت بە نەخۆشیە گواستراوەکان بینیوان مرۆڤ و ئاژەڵەکان سەبارەت بە چاودێریکردنی ئاژەڵان سەبارەت بەوەی کە چۆن ژینگە بپارێزین یاخود ئەو سێکتەرە گرینگە چۆن پەرەی پێ بدرێتن بۆەوەی هەم تاکێکی هۆشیار سەبارەت بە پاراستنی ژینگە یاخود تاکێک کە ئاژەڵ دۆست بێتن نەوەک کە بیکوژرێت بەڵکو هەر ئازاریشی نەدرێتن. جا بەڕاستی ئەو چالاکیانەی کە ئێمەمانان یاخود ڕێکخراوە ژینگەیەکان بەدەستخۆشیەوە کە لە ماوەی ڕابردوو کردویانە وایان کردووە کە ژینگە پارێزراوتر بێتن و وەکو ئەوەی تازەیمە ئاماژەمان پێکرد کوشتن یاخود تۆپاندنی ئاژەڵان بە تایبەتی سەگتاوەکو ئێستا وەستێنراوە جێگەی دەستخۆشیە هەموو هەوڵەکان بۆەوەن باشتر مامەڵە لەگەڵ ئەو پرسە بکرێتن نەوەکو وەکو پێشتر لە ناو ببردرێن یاخود بتۆپێنرێتن. زۆر باشە من پرسیارێک لەلام دروست و ئێوە کوڕێکخراوەکەتان تا چەندێک هەوڵتان داوە سزای ئەو کەسانە بن کە ئازاری ئاژەڵەکان دەدەن چونکە تەنها نەک ئەوەی کە خواردن نادەن بە ئاژەڵەکان بەڵکو ئەسڵەن ویان لەکەن زیانیان پێ بگە تا چەندێک ئێوە ویستوتانە لە ڕووی یاساییەوە یاخود بتوان سزایەک دیاری بکەن بە ئەو کەسانەی کە بنە هۆکاری ئەمە. بەڵێ ئێمە ناتوانین سزای هیچ کەسێک بدەین ئەوە لاینی پەیوەندیدار هەیە وەکو ئاماژەم پێکرد پۆلیسی پاراستنی ژینگە یاخود پێشمەرگەی پاراستنی ژینگە هەیە ئەوان دەتوانن ئەو کەسانە دەستگیر بکەن لەو شوێنانە جاو هەڵمەتەی ئێمەش بەڕاستی ینی کۆمەڵێک کەسان لەوانەیە ئەو چالاکیە بکەن بە شێوەیەکی نادروست بەوەی کە لەوانەیە کۆمەڵێک نان یاخود سەمون کە کەڕووی پێوە بێتن لەو شوێنانە دابنێتن ئەو ئاژەڵە لە زیاتیەوەی سوود پێوە بگاتن بەڕاستی دەبێتە هۆی زیان. جا ئێمە ئەو چالاکیە بۆەوەی ئێمە دیاریمان کردووە تەنیا ئەو بڕە دانەوێڵەیە بدرێتن بەو باڵندە چێویانە بەوەی کە هەم کوالیتیەکەی زۆر زۆر باشە هەمیش تێکەڵەیەکە کە باڵندە دەیخواتن سوودێکی باشی لێ دەبینێتن نەوەکو ببێتە زیان. جاوەکو ئاماژەم پێکرد ئێمە ناتوانین خەڵک بگرین دەسەڵاتی ئەوەشمانە تەنیا چالاکی بڵاو دەکەینەوە هۆشیاری بڵاو دەکەینەوە لە کۆمەلگا ئەوە لایەنی پەیوەندیدارە کە دەتوانین مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکات کە دیاردەی ڕاوکردن بە شێوەیەکی یاسایی دەکاتن یاخود لە کاتێکدا کە دەبێتە هۆی ئەوەی زەرەر و زیان بە سێکتەری ژینگە بگەینێتن دەتوانرێت مامەڵەی یاسایی لەگەڵ کات بەپێی ئەو یاسایی
هەمانە چونکە یاسای ژمارە 8 ساڵی 2010 تایبەت بە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەمان هەیە دواتر ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2021 کە تایبەت بەوەی کە ئەو کەسانی کە ڕاو دەکەن چێنە و ڕاوچی پێناسەی لە بۆ کرایە و دواتر تەواوی ئەو ڕێکارانەی کە بگیرێنە بەر بە یاسا ئاماژێ پێکرایە بۆەوەی کەسێک کە سەرپێچی دەکاتن هەم بڕی دەستگیرکردن یاخۆت پێبژاردننی لە بۆ دەکرێتن. کار بەختیار هاوشانی ئەوەی کە ئێوە خۆراک بۆ ئاژەڵان دابین دەکەن چیتان کردو بۆ ئەو ئاژەڵە بێلانانەی کە لە شەقامەکان دەهەن بە تایبەت لەم وەرزی سەرما و سۆڵەدا ئاژەڵان لەوانەیە پێویستیان بە شێوازە لە شێوازەکان لاانە هەبێت لە ساڵانی ڕابردوودا چەندین ڕێکخراو هەبوو کە هەستان بە هەڵمەتی دروستکردنی لانە بۆ ئەو ئاژەڵانە. ئێوە ئەم ساڵ هیچ پلانێکتان هەیە کە ئەم جۆرە کارە ئەنجام بدەن؟ بەڵێ ئێمە بۆ خۆی بۆ هەر کارێکی ژینگە پارێز و ئاژەڵ دۆستی کە ژینگە پارێزێک دەکات جێگەی دەستخۆشیە، بەڵام ئێمە بە تایبەتی لە نێو شارەکان کە دەبیندرێتن شوێنێک بەتاڵە کە خەڵکێک هەڵ دەستێت وەکو شوێنی مانەوەی ئاژەڵی بێلانە دەیکاتن بەڕاستی ئەوەش دەبێتە هۆی مەترسی کۆبوونەوەی ژمارەیەکی زۆر لەو ئاژەڵانە کە هاوڵاتیان بترسن بە تایبەتی کە قوتابیان دەچنە قوتابخانەکان لەو شوێنە دەبینن کۆمەڵێک ئاژەڵی بێلانە بە تایبەتی سەگ کۆبوونەوەتەوە لەوانەیە بترسن بەوەی کە مەترسی پلاندانان و ئازار پێگەیاندنیان دەبێتن. جا ئەوەی من لایم گرنگ و پێویستە لە ژینگە سروشتەکەی خۆیان بن ئەگە ژمارەیان بە شێوەیەکی وا زۆر بوو جێگەی مەترسی بوو پێویستە عملی کاستریشن لە بۆ ژمارەیەکیان بکرێتن ژمارەکەی تر ئازادانە بسوڕێتەوە تیم دروست بکرێتن بەوەی هەر ئاژەڵێک کە بۆ جێی مەترسی پێویستە لە شەڵتەر یاخود لە کۆنتترۆل پێت ببدرێتەوێن دەر چاودێری بکرێتن و چارەسەری پێویستی لە بۆ بکرێتن نەوەکو ئێمە هەر کەسە و لە شوێنی خۆمان لە کوچە و کۆڵان و شەقامەکان شوێنێک دروست بکەین ببێتەوەی کۆبوونەوەی ئاژەڵی بێلانەکە ببێتە مەترسی بەسەر هاوڵاتیان. جا کاری زۆر باشتر هەیە کە ئێمە بیکەین وەکو ئاژەڵ پارێز و ژینگە دۆست لەوەی کە ئاژەڵێک زامدار دەبێت پێویستە ببرێترێت نزیکترین بنکە ڤێتێرنەری یاخود کلینیکە ڤێتێرنەریەکان بۆی چارەسەری پێویستی لۆ بکرێتن. دواتریش پێویستە نەکوژرێت یاخود نەتۆپێندرێت یاخود ئازار نەدرێتنەوە لە هەمویان گرنگترا و لەو کاتانەشی کە پێویست دەکاتن چاودێریەکی باش بکرێتن بە تەنسیق لەگەڵ لایەنی پەیوەندیدار فەرمانگە ژینگەیەکان و یاخود دەستی پاراست و تاژینگە ئەو ئەفکارانە ئەو کارە باشانەی کە ئێمە پێمان باش بێتن پێویستە بە هەماهەنگی بیکەین پێشکەشیان بکەین بۆی بە شێوێکی زانستی نەوەکو خوا نەخواستە بە شێوێکی هەڕەمەچی کۆمەڵک چالاکی ئەنجام بدرێتن لە جاتیەوەی کە سوود بگەینێت بەو سێکتەرە گرینگە ببێتە هۆی زیان. کار بەختیار چەند حاڵەتێکە بووە لە ڕابردوو داویشەوەیە کە زۆرێک لە منداڵان کە چوونەتە قوتابخانە یاخود گەڕاونەتەوە ئەو سەگانە پەلاماریان داون ئەوەش بۆ خۆی کێشەیەکە لە نێو هاوڵاتیاندا هەیە لە ئێستادا وە ئەوە چی بکرێت چۆن چارەسەری ئەوەیان بکرێت وە منداڵان وەر کەسێک کە لەو جادەیە خۆ لەسەر ئەو شوێنەدا دەڕات دوور بکرێتەوە لەو ئاژەڵانەوە ئەو ئاژەڵان لەسەر شەقامەکاندا نەبن. بەڵێ خۆشببختانە کۆمەڵێک ئاژەڵ دۆست یاخود ڕێکخراوی ژینگەی بە بڵاوکردنەوەی بڕوشوری تایبەت سەبارەت بە نەترسانیان لە ئاژەڵی بێلانە بڵاو کردوتەوە بەوەی کە پێویست ناکە بترسین چونکە هەموو دەبێ ئێمە بزانین هەموو جۆرە ئاژەڵێکی بێلانە بە تایبەتی ساگ مەترسینین لە بۆ ئەو مرۆڤە بە تایبەت لەوەی کە ئەمە ڕوە تەندروستیەکەی باز ناکەم چونکە لای هەمومان ڕوون و ئاشکرای هەل ئاژەڵێکە بێلانە بێتن ڤاکسین نەکراوە لەوانەیە مەترسی بڵاوبوونەوەی زۆرێک لە نەخۆشی هەبێتن بەڵام لەوەی کە پەلاماری بداتن چونکە زۆرێک لە ئاژەڵەکان پەلامار نادەن لەوانەیە ماڵی کراون بەوەی کە لەوانەیە لە زۆرێک لە کاتەکان خواردن درابێت بۆ جۆرە ئاژەڵانە بەڵام بە شێوەیەکی گشتی وا باشترە نزیکی ئەو ئاژەڵانە نەکەوێتەوە بە تایبەتی ئاژەڵە چێویەکان چونکە هەم لەوانەیە مەترسی پەلاماردانیان لە هەندێکیان بکرێتەوە هەمیش مەترسی بڵاوبوونەوەی زۆرێک لە نەخۆشیە ڤایرۆسیەکان لێ بکرێتەوە ئەوەی جەنابەت ئاماژەت پێکرد وەکو پرسیار بوو تازە وەڵاممدایەوە پێویستە تیم دروست بکرێتن لەو شوێنانەی کە ژمارەیەکی زۆر ئاژەڵی بێلانە بە تایبەتی سەگ کۆ دەبنەوە پێویستە ببردرێن بە کۆنتترۆل پێت یاخود شەڵتەر لە بۆ ژمارەیەکیان عملی کاستریشن یاخود لە زاوزێ خستنیان لە بۆ بکرێتن بگوازرێتەوە لەو شوێنە دواتر ڤاکسین دەکرێت ئەو جۆرە ئاژەڵە و تەرقیمیش دەکرێتن کە ئەو ئاژەڵە ببینی سەیری بکەی
ژمارەی لە بۆ کرایە لە گوێی ئاژەڵەکە دەزانی و ئاژەڵە لە ڕووی تەندروستی و سەلامەتە چکە هەم ڤاکسین کراوە و هەمیش ژمارەیان زۆر نابێتن کە عملی کاسترێشنی لە بۆ کرایە جاوە باشترین کارە کە دەکرێتن چکە بۆ خۆی کردداری لە زاوزێ خستن بە مەبەستی چارەسەری لە بۆ ئاژەڵ دەکرێتن بۆەوەی کە زەبرێک بە ئاژەڵە نێریەکان دەکەوێتن بەگونی ئاژەڵەکە دەکرێتن ئەو عملیە دەکرێتن یاخود وەرەمێک دەبێتن لە مەیەکان بۆی کە ڕەحمی دەردەهێنرێت یاخود هێلکەدان بەڵام ئێمە ئێستا کە ئەو بڕیارەماندای ئەو جۆرە نەشتەرگەریە لە بۆ ئاژەڵی بێلانە بە تایبەتی سەگ بکرێت بەوەی کە ژمارەیان زۆر بووە خەڵکانێکی زۆر گلەی و گازاندە دەکەن ئێمەش بۆی کە لانی پەیوەنددار بەداخۆ لە ماوەی ڕابردوو دەیان تۆپاند یاخود دەکوژران بە شێوەیەکی نامرۆڤانە بوو دیمەنانی کە دەمان بیت بۆیە بڕیاری ئەوەماندا ئەو کردداری لە زاوزێ خستنەکە ئێستا بچێتە بواری جێبەجێکردن ئەو کرددارش ئێمە ئاماژەمان پێداوە کە پێویستە ڕوبەرێکی فراوان تەرخان بکرێت یاخود دابین بکرێت و دواتر شوێنێکی گونجاو بێتن نەوەکو نزیکی ماڵەکان بێتن بەوەی کە دەنگێکی زۆر دەبێت لە کاتی کۆکردنەوەی یاخود دانانی ژمارێکی زۆر لە سەگ لەو شوێنانە و دواتر پێویستە پزیشتی ڤێتێنەری کارمەندی ڤێتێنەری ڕاهێنەری سەگ یاخود ڕاهێنەری ئاژەڵان لەو شوێنانە تەواجودیان هەبێت و هەروە خزمەتگوزاری ڤێتێنەری لەو شەڵتەرە هەبێتن بەوەی کە ئاژەڵێک کە زامدار دەکرێت یاخود پەلێکی لە دەستدا لەو شوێنە چاودێری دەکرێت بۆی چارەسەری پێویستی لە بۆ بکرێتن ئەوانەشی توانای گەڕانەوەیان نێو ژینگە سروشتەکەی هەیە بە باشترین شێوە بگەڕێنرێتە ژینگە سروشتەکەی بۆەوەی هاوسەنجی ژینگەی پارێزراو بێتن. کاک بەختیارەگەر پێمان بڵێ هەنگاوی داهاتووی ڕێکخراوەکەی ئێوە چی دەبێت ئایا چۆن کار دەکەن لە داهاتوودا بۆ کەمکردنەوەی ئەم دیاردەیە کە ئازاری ئاژەڵات دەدرێت و کار دەکەن لەسەر پێدانی خۆراک و مانەوەیان. بەڵێ ئێمە سەبارەت بە پێدان یاخود دابینکردنی خۆراک دەوەستین ئەو چالاکیە کۆتا چالاکیمان دەبێت وەکو دابینکردنی بڕی خۆراک یاخود دانەوێڵە هەرچەند ماوەی کەمیشە دەستمان پێکردیوە ماوەی چەند ڕۆژێکە دواتر چونکە بەڕاستی دەبینی لەوانەیە کۆمەڵێک لە ئەو کەسانە وەکو ئاماژەم پێکرد بڕی نان یاخود کە بەکەڕووە دەدرێت لەوانێت دای بنێتن نەتوانێت ئەو بڕی ئەو دانەوێڵە کە ئێمە دابینمان کردووە بیکڕێتن یاخود نەزانێتن ئەو بڕی ئەو دانەوێڵی کە ئێمە دابینی دەکەین بۆ باڵندەی چێوی کە نابێتە هۆی زەرەر لی بداتن چ جۆرێکە جا ئێمە ئەوە دوایین هەڵمەتە بۆ دابینکردنی خۆراک بەڵام لە وەرزی هاوین ئێمە دابینکردنی بڕی ئاو لەو شوێنانەی کە نامێنێتن یاخود ئاژەڵ و باڵندە سەرچاوی خوا ئاوی دەست ناکەوێتن هاوکار دەبین لەوەی کە لە زۆرێک لەو ناوچانەی کە لە وەرزی هاوین بڕی ئاومان دابین کرد بەردەوام دەبین و دواتر چارەسەری بە خۆڕایی لە بۆ زۆرێک لەو ئاژەڵ و باڵندانە کردومانە و بەردەوامیش دەبین و هەروەها سیمیناری زانستی لە زۆرێک لە کۆلیژ و پەیمانگاکان یاخود قوتابخانەکان دەیکەین و بەردەوام دەبین و دواتریش فیستیڤالی ساڵانەمانەیە سەبارەت بە باڵندەی جوانی و هەروەها سیمیناری سەبارەت بە بەخێوکردن و چارەسەریەکانی باڵندەی جوانی هەمانە بۆەوەی بەخێوکار بتوانێت بە شێوەیەکی باش مامەلە لەگەر ئاژەڵ و باڵندە ماڵیەکانیش بکاتن نەوەکو تەنیا کڕینی ژمارەیەک لە باڵندە و ئاژەڵە بهێنێتەوە ماڵەوە نەزانێتن چۆن مامەڵەی لەگەڵ بکاتن جا کۆمەڵێک لە چالاکیمان ئامادەیە دواتریش چەند پرۆژەیەکمان ئامادەیە لە پارک و باخچەکان بەوەی کولانە یاخود هێلانە لە نێودارەکان دادنین و دواتریش بڕی دانەوێڵا لە بۆ باڵندەی چێوی لەو شوێنانە دایدەنێن بۆەوەی سوود ببینێتن هەم نیشاندانی ئاژەڵ دۆستی خۆمانە نیەتی ئاژەڵ دۆستی خۆمانە نیشانی دەدەین بەوەی کە ئێمە دەتوانین خزمەتێک بیکەین و دواتریش چاودێریشیان دەکەین لە هەمان کاتدا بۆی ئەو پرۆژانە بەردەوام بن بۆی هەم لە فەوتان و لە نێوچوون باڵندەی چێوی ڕزگاری بکەین و هەمیش ئاژەڵ دۆست و ژینگە پارێزان بتوانن چالاکی سوودبەخش و ناوازەتر پێشکەش بکەن. زۆر سپاس بۆ بەڕێز کاک بەختیار خالی سەرۆکی ڕێکخراوی داکۆکی لە مافی ئاژەڵان سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی. وڵاتزان خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاتان لەبێ دازان و خۆشەویستان لە تەوری دۆمی بەرنامەکەماندا باز لە کێشە و داواکاریەکانی
قەزای ماوە دەکەیم زین لە ئێستادا داواکارەکانیان خۆی لە چی دەبینێتەوە لەگەڵەوەی کە بودجەیەکی زۆر کەم بۆ ئەو ناوچەیە سەرفکرا بەڵام بەگشتی زانین چی خزمەتگوزارێ لەو ناوچەیەدا پێشکەشکراوە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کا کامەران حەسەن قایمقامی قازای ماوات کا کامەران یان زۆر بەخێر بێ بەخێر بێ سواز بۆ ڕێستان سواز بۆ بینەرە عزیزەکانتان خوا بەخێر بێ کا کامەرەگەلەوە دەست پێ بکەین لە ئێستادا دەزانین بە پاسایی بوونی قەیرانی دارایی لەوانەیە بودجەیەک بۆ زۆرێک لە قەزا و ناحیەکان کەم دابین کراوە لە قەزای ماوات چۆن بودجە دابین کراوە خزمەتگوزارەکان لە ئاست پێویستدان هەمومان دەزانین لە 2014 قەیرانێکی دارایی قورس ڕووی لەم وڵاتە کردووە وەک ئەو نەریتەی کە ساڵان هەبوو حکوومەت ساڵانە بۆ پارێزگاکان بڕێ پارەی دانا ئەم پارەی ئاهاتان جومەنی پارێزگا و لای پارێزگار و پاشتر بە پێی کۆمەڵی پێوە تەوزیعی قەزا و ناحیەکان نەکرا تەمان نەمە لە 2014 ئەمە نەماوە ئەوەی کە هەیە کۆمەڵی پرۆژەیە کە سێکتەرەکان هەندێک سێکتەر وەکو دایرەی کارەبا ئەو ڕێگاوبانوانە ئەیکەن لە سنوورێکی محدودە دەناوەکەوەی کە هەیە ئەوە نەماوە و جگەل لەوەی کە وەڕاستی بڵێن قەزایەکی بچووکێک و ماوەت ئێستا بای زیاتر لە 10 ملیار دینار پڕۆژەی وەستاوی هەیە هێشتا ئەوانە نەخراونەتە گەڕ جای ئەوەی کە مەزانەکە بەردەوامیشتەوان خەڵک و سنوورەکە داواکاری تازە هەیە پرۆژەی نوێیانەوەیە کێشەی تازە هەیە کە بەداخەوە ئەم وڵاتە تەسەورەکەم لە ئەم قەیرانی داراییە دەیان ساڵ ئەم وڵاتی ئێمەی خستێتە دواوە باشە مامۆستا حەزەکەم پێش پرسیاری تر ئەمە بپرسم کە سنووری جوگرافیای ماوەت ناحی بە قەزای ناوەن چۆنە و هەروەها پێمان بڵێ چەند گوت لەخۆ دەگرێت ماوەت یەکێکە لە شوێنە دڵگیرەکانی کوردستان لە سنتەری قەزاکە پێک دێ لەگەڵ نزیکەی 80 گوند و موچە ماوەت یەشێکە لە سنتەرە ئیداریە کۆنەکانی کوردستان جگەل لەوەیکەوە لە سەردەمی عوسمانیەکانە ناحیە بووە بەڵام پێشتر لە سەدەی حەڤەی زانیە پێشەوەی بابانەکان بێنە قەڵاچوالان سەردانەری ئەمەش کۆمەڵێک شوێنەوە لە ماوەی پێشوان لەو ناوەچوایە دۆزرایە بەڵێ وەکوتم لە سەردەمی بابانەکانە پێشەوەی بێنە قەڵاچوالان چەند ساڵی حکم پایتەختی حکمڕانیان لە ماوەت بووە ماوەت تاکو ئەو کاتی لە ساڵی 1970 تا لەلایەن بەعسەکان و وێرانەکرێ مەڵبەندێکی ئاوەدان بووە جوان بووە پڕ لە جوڵۆ بازرگانی بووە بەڵام بەڕاستی لە ئێستا بەداخەوە ماوەتی قەزای ماوەتی ژەشێکە لە قوربانەکانی ئەم وەزعی کوردستان کە لە 30 ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێم خاوەنی پلان و بەرنمەیەک نەبووە بۆ ئاودانکردنەوەی گوندەکان قەزا و ناحیەکان هەر بۆیە ئێستا ئەڵێنکەوە ماوەت لە بەردەم چۆڵبوونی مەترسیدایە بە کۆمەڵی هۆکار کاکامەران بە دیاریکایی باز لەو بکەن کە لە ئێستادا ئەمە لە پێم وابێت کێشەیەکی سەرەکی ئەو ناوچەیەوە بۆ تەمای دڵڕاوکی ئەو ناوچەیە ئەویش ناوە بردومانی فڕۆکەکانی تورکیا لەو ناوچەیەدا ئێوە وەکو ئیدارەی ئەو ناوچەیە چیتان کردووە بۆی کە پەیام و داواکاری هاوڵاتیان و ئەو دڵڕاوکی کە وڵاتیان هەیە بیگەێنە دەسەڵاتدارانی هەرێمەوەی کە چارەسەری ئەم کێشەی بکرێت و ئەو دیاردەوێ خودت ئەو بردومانە نەمێنێت قوی بەداخەوە لە ساڵی 2007ەوە پەیتا ئەم سنووری ئەمە ڕوبەڕووی بردومان بۆتەوە لەلایەن فڕۆکەی جەنگیەوە و هەموو جارەکانیش کە بردومان کراوە سوپای تورکیا خۆی بەیاننامی دەرکردووە کەوە ئەم بردومانانەی لاسۆ گرتووە قورسترین بردومان کە ڕوبەڕووی سنووری ئێمە بۆ توانێ بردومانی ناوگوندی سەفرە بوو کە خستخانەکە نەخۆشخانەکە وێران بوو وە شەو بوو دەناگینا بەڕاستی کارەسادی گەورەی لێ بووە لە ئەمە لە 2020 بوو لە 2021کیشکەوە ناوگوندی گەڵاڵە بردومان کرا ئەمەش دوو بردومانی زۆر قورس و سەخت بوون و بەردەوام بردومانەکان بەردەوام خۆشخانە و ئەو شوێنە گشتیانە بردومانەکەن ینی خۆیان دەڵێنەوە بە ئەنقەز بۆ ئەم شتە ئەوان هەمیشە پاسایی بوونی پەکەکە ئەڵێنەوە لەو مەتیقانە بەڵام بەڕاستی پەکەکە ئێمە دووپاتیەکەینەوە هیچ بارگایەکیان لە گوندەکانی ئێمە نییە ئەگەر هەش بن لە شاخە دوورە دەستەکانی وەک شاخی ئاسۆسن بەڵام بەداخەوە ئێمە هەم گوندی گەڵاڵە هەم سەفرە ڕوبەڕووی بردومان بۆتەوە ئەخیر بردومانیش دوێنێ ئێوارە بوو ساعت 4:45 لە سنووری گوندی گەڵاڵە بە هەمان شێوە کە 10 ڕۆژ پێشتریش هەر هەمان شوێن ڕوبەڕووی بردومان بۆ ئەرشی ئێمە بەردەوام
مەرجعی خۆمان بەڕێز پارێزگای سلێمانیمان ئاگادار کردوتۆ لەم بردومانانە هەمیشە داوامە لێکردوون کە پێویستە هەوڵ بدرێت ئەم بردومانانە ڕاگیرێن بە تایبەتی چکە خەڵکی ئێمە لەو سنوورە ساڵانێکی زۆر لەژێر بردومان و وێرانکاری و ماڵوێرانی بەعسیەکان نەبوون ئێستاش ناکرێت دیسانەوانێ ئەو مێژە دووبارە بێتەوانێ و خەڵکی سنووری ئەمە لە ترس و دڵاڕۆکێ و معاناتە بژێت دوانی ئەمەش هەر بووەتە هۆکاری چۆڵبوونی بەشێک لەو گوندانە و ناوچەیەکە ئاماژەت پێکرد بەتەکید کاریگەری خراپی هەبووە چکە هەمیشە بردومانانە ترس و دڵاڕاوکێ دروست دەکات هەمیشە و بەشێک لەم بردومانانەش بەڕاستی زیانی گەورەی لە خەڵکی سنوورەکەمان ناوە هەنگی خەڵکی لەناو بردووە باخی ترش و ڕزی خەڵکی لەناو بردووە پوش و پاوانی سووتانوە زۆر جار خەڵکی ئێمە ئیتر لە لێواری مەرگ گەڕاوەتەوە بردومانەکانی دەنزیک بوون بەتەکید کاریگەری خراپی هەبووە باش ئەگەر پرسم بەڕێستان وەک ئەوەی کە لە حیزبێکی ئۆپۆزیسیۆن و سەر بە کۆمەڵی دادگەرین تا چەندێک توانیتانە بە ئەرکی خۆتان هەستن بۆ پێی لە حیزبێکی ئۆپۆزیسیۆن بوون و لاچە هاوکاریتان نەکرابێت لە زۆر لایەنەوە خۆی دروستبوونی حکومەتی خۆجێیی لە 2015 ئەمە چۆنەڵی نەقلەیەکی نەوعی بوو سیستەمێکی جوان بوو لە زۆنی سلێمانی پیادەکرا کۆکۆمەڵەیە دەنگ و ڕەنگی جیاواز بەشدیاریان کرد لە حکوومەتی خۆجێیی لە ئاستی بەڕێوەبەری گشتی و قایم قام و مدیرناحەکانە کۆمەڵی ئیسلامیش بە کۆمەڵی کادر بەشداری کرد لە ئاستی مدیر عام و قایم قام و مدیرناحەکانە ئەمە بۆ ئەو ڕۆژە شتێکی باش بوو و چکە حیزب بەڕاستی ڕێکخراوی خێرخوازی نییە حیزب هەمیشە چاوی لەوەیە لە دەسەڵاتە بچێتە دەسەڵات لە بەشە جیاوازەکانە تا بە دنیابینی خۆی بیر و باوەڕی خۆی دنیابینی خۆی بۆ ئیدارە حکومڕانی خزمەت بکات هەر بۆیە بەڕاستی ئەمە شتێکی باش و بەڵام گەورەترین قەیرانێک کە ڕوبەڕووی حکومەتی خۆجێ و ئەم ئەزمونە تازە بوانێ قەرانی دارایی بوو چکە لە 2004ەوە ئیتر بودجێک نەما لە بەردەستی قایم قام و مدیر ناحەکانە و مدیر عامەکان تا خزمەتی پێ بکەن هەر بۆیە ئەم پۆلە ناتوانانی وەک ئەوەی کە پلان و بەرنامەدانرا بوو خزمەتکردنە بەرەوەی ئەوە نەما بودجەیەکی بەردەست نەما دەنا ئەبێم بۆ ئەو ڕاستیە بڵێن بربەستێک نەبووە لە بەردەم ئێمەیە تاکو ئێمە ئیش نەکەین ڕێگە ئیش نەکەین بەڵکو کێشەی گەورە و قەیرانە داراییە بووە هەرچەند سپاس بۆخوا لەگەڵ هەموو قەیرانە نشا ئێمە ئەم بارودۆخە ئێمەی نەوەستانوە و بەردەوام بووین ئێمە ئەبێ دان بۆ ڕاستیان بین لە قەزایەکی وەکو ماوەتە ئیشی باش کراوە لە بواری کارەبایە کاربا گەێنراوەتە گوندی سەرا و میراوە دەشتی خان چەندان موچە لە ڕێگاوبانە تەنها لە ساڵی 2020 300 ملیۆن دینار لە نۆژنکردنەوەی ڕێگای سەرەکی قەزای ماوەتە سرف کراوە بەڵێ ئەمە جێبەجێ کراوە پردێک بۆ گوندی باناڵێ دروست کراوە لە نزیکەی 200 ملیۆن دینار نزیکەی 130 متر درێژەکەیەتی ڕێگاوبانی گوندەکان کەمکەمە نۆژنکردنەوە هەر بەردەوام بووە و ئێمە هەمیشە بەو بودجەکەمی کە لە بەردەستان نابووە و هەوڵمان ناو لە ڕێگەی خەڵخوازەکانەوە دەستمان بە قوتابخانەکانەوە بووە بە بەردەوام خەریکی ساڵانە خولمان کردوتە پۆلی دوانزەکان و کۆمەڵی ئیش و کاری تریش کراوە میشە بەڕاستی ئێمە لە بواری خێرخوازیشە توانیوانە کۆمەڵە کۆمپانیا خەڵکی خێرخواز بێنینە سنوورەکە بۆ دابشکردنی هاوکارەکانیان بەسەر خەڵکی هەژاری مەتیقەکە کاکەمەران تا چەند دەور و کاریگەری هەیە کەسێک کە دەسەڵاتداری و ناوچەیەکە مدی ناحەیەکە قایم قامێکە لەو ناوچەیە پێ دوایە ئەگەر بە جددی و بە دڵسۆزی و کارەکانی ئەنجامدا دەگاتە ئەوەی کە هیچ نالانی کەم لەو قەیرانەدا کۆمەڵی خزمەتگوزاری بۆ ناوچەی خۆی دامیکەوە باز لە ئەزمموی خۆتمانە وەکی کە لەو فترەی کە بەڕێستان قایم قامن و ئێستاش بەردەوامن چیتان کردەوەی کە بەردەوام لە ڕووی ئیداری و لە ڕووی ئەو خزمەتگوزاری داواکاری هاوڵاتەکانەوە جێبەجێ بکرێت قایم قامیان مدیر ناحیە لە شوێنی خۆیان وەکو سەرۆکی حکوومەتێکی بچکۆلەیە بێگومان ئێمە سەرەتا کە چوونە ناو پرۆسیەوە بەو دنیا بینەوە چوین کە پۆسی حکوومەت کورسی حکوومەت بەڕاستی شوێنی خزمەتکردنی خەڵکە بە ڕەنگی جیاواز بە دەنگی جیاواز پێچەوانەی ئەو نەمتەی چەندان ساڵی ڕابردوو هەبوو کە پۆست و کورسی حکوومەت شوێنی قوڕەخکاری و شوێنی خۆ دەوڵەمەندکردن و شوێنی کۆمەڵێ شتی ناشیرین بوو کە لای هەمومان دیارە
ئێمە ویستمانە بەڕاستی لەوێ خزمەت بە خەڵکی خۆمان بکەین ئەو خەڵکێکی قوربانی دەربوون خەڵکێکی ماندوو بوون ئەوەی کە کراوە کردومانە ئەوەی کە پێمان کرابێ بە هەوڵ و جێتی خۆمان لەولا کردومانە بەتەکیید بوونی هەر بەرپرسێک لە هەر شوێنێک ئەخلاقیاتی نەزاهەتی ئەم کەسە گرنگی هەیە لە ئاسی ئەو خزمەتانێک کە پێشکەش بە خەڵکیەکە زۆر باشە ئەگەر پێمان بڵێ بەڕێستان ئیشتان تەنها ئیداریە یاخود دەچن نێوان خەڵک گفتوگویان لەگەڵ دەکەن سەردانیان ئەکەن تا چەنە گرنگیتان بۆ داوە یاخود بەس ئیشەکەی ئێوە ئیشێکە کە لە ئۆفیسەکانی خۆتان بۆ نمونە ئەنجامیەدەن ئەویش بەپێی بەرپرسیارەتی بەپێی نوعی کەسەکانە گۆڕێ ئێمە لەبەرەوەی هەروەکوت ئاماژەم پێە لە زیهنی ئێمەیە کە دەستمان کردو بە ئەو ئیشە مەبەستمان بووە لە ناو خەڵکی خۆمان نابین خزمەتی خەڵکی خۆمان بکەین هەر لەو سۆنگەشەوە من بەڕاستیشێکم لەوانەیە کە زۆر تێکەڵ بە خەڵگە بم و من لە بەرامبەری شامیشە خۆم بە قەرزداری لوتف و ڕێز و حرمەتی و خەڵکە ئەزانم چکە خەڵکی شاباژێر خەڵکێکن مەشهورن بۆی کە خەڵکێکی ڕێزدار و میان دۆست و کۆمەڵایەتی و گۆشیارن و وارەوە خەڵکەش بن کاتی خۆی شاری سلێمانیان بنیان ناوە بەرەوە بەڵێ من پەیوەندیم لەگەڵ خەڵکی دەڤەری خۆمە زۆر باشە و بەردەوام لەگەڵیانم. کاکەمەران لە ئێستادا کێشە و داواکاری سەرەکی ئەو ناوچەیە چیەوە پلانتان چییە و ئێستا چ پرۆژەیەک بڕیارە جێبەجێ بکرێت یاخود جێبەجێ دەکرێت چی لە ئارادای بۆ ناوچەیە؟ قەزای ماوەت بەشێکە لە کوردستان لەبەرەوە هەموو ئەو قەیران و مشکلانی کە بەرۆشی ئەم خەڵکی گرتووە بەرۆشی ئێوێشی گرتووە کەمی کارەبا قەزای موچەوە چەند ماژێکە باشە قەیرانی دارایی بێ بازاڕی بێکاری هەموو ئەمانەش لێم لە ماوەتی شایە بەڵام بەڕاستی ئێمە کۆمەڵی کێشەمان هەیە زیاد لە کێشانی کە لە شوێنەکانی ترا هەیە یەکێک لەو کێشە گەورانە نەبوونی مەرزە کە بەداخەوە سنووری شارباژەڕ و قەزای ماوەت تاکە سنوورە بەراورد بە هەموو سنوورەکانی کوردستان کە تا ئێستا مرزمان نییە چکە بوونی مەرز لە شوێنەکە واتە جوڵەی بازرگانی واتە هەلی کار ئەمە لەبەر نەبوونی مەرز بەڕاستی کێشەیەکی گەورە بۆ ئێمە دروست بووە لەو سنوورەیە لەبەرەواڵی ماوەت ڕوبەڕووی چۆڵبوونی مەترسیدار بۆ تۆ چکە بێکارێکی گەورە بڵاو بۆ تۆ چکە هەمومان نەزانین هیچ کارێکتان کردو بۆ ئەنجامدانی کردنەوەی مەرزێک لە ناوچەیە؟ وەڵا ئێمە من لە یەکەم ڕۆژەوە لە هەوڵا بووین ساڵی 2019 بەڕێز پارێزگار دیژنێکی 90 کەسینار لە 90 فەرمانگەی ئەساسی پارێزگای سلێمانی بۆ دیراسەکردنی ئەوێ شوێنێکی گونجاوە بەڵام هەموو ئەزانینکردنەوەی مەرز پەیوەندی بە دەستی باڵاترەوە هەیە کەم ئەو لایەنانەشمان دوان و من دوو جار لەگەڵ بەڕێز کاقوبات دانیشتوین لە 2018 هەردوو جارەکە ڕوبەڕوو پێما وتووە کە ناکرێت کە شارباژێر کە لە پێش دروستبوونی سلێمانیشدا لە کاتی دروستبوونیشا دوای ئەوەشە ڕێگایەکی بازرگانی گرنگ بووە ناکرێت ئێستا لە سەردەمی حکوومەتی خۆماڵیە بەو شێوازە پراوێز کرێت و خاوەن بەرزێک نەبێت. کاتی بانگەشای و ناوچەیە زۆر بەکارێنن بڵێ ئەو ناوچەیە بەکارێنێ وەکوتم بوونی مەرز گرنگە بەڕاستی بەندا و گرنگە داوامانلایەنی حکوومەتی عێراقیشی پێویستە ئێوە هیچ لیژنەیەکتان نێناوەتە ئەوێ هیچ کەسێکی لە لایەنی حکوومەتی عێراقی نهاتەوە بۆ ناوچەیەکە بیبینێ کە ئایا ناوچە پێویستی بۆیە کە سنوورێکی هەبێت؟ وڵا وتم تەمانەوە پێویستی بە لایەنی باڵا هەیە ئێمە ڕجاعی ئێمە محافظەیە ئێمە هەموو ئیشەکانمە دەستیمی بەڕێزکار دەتور کردووە ئەویش بەردەوام ماڵە منی ئیشم لەسەر کردو بەڵام ئیسجابەی پێویست نییە بۆ ئەوە دەنا پێشتریش تقریبا 2012 کۆمەڵی مەحاولە کراوە بەداخەوە هەر نەتیجەکان نەبووە وەکوتم سنووری ئەمە مەرز زۆر گرنگە بەندا و گرنگە بوونی ماحەد و زانکۆ گرنگە تاکو هەم قەڵباڵیەک دروستکە لەو سنووری ئێمەیە ئەمانە هەموو داواکاری کەمی ئەو ئەمساڵ کێشەی بۆ ناوچێش دروست نەکرد کەمی ئەو کێشەی بەڕاستی بۆ کوردستان دروست کرد لە ئێمە شەر دروست کرد یەکێک لە شوێنە زۆر ئەوانەی کە زەرەری پێکەوت سوورەقەڵات بوو کە چەمەکە وشک بوو بەداخەوە لە ئاخیرا ئیتر بە دەڵێ پینە و پەڕۆ گایانمانەوەی کە بارانباری کۆمەڵە دێمان هەر بە هەمان شێوە
کانیاوەکانیان وشک بوون کاریگەری خراپی هەبوو کۆمەڵە شوێنمان دوازیان لە زەرعاتەکانیان هێنا ومێ دەکەین ئەم ساڵێکی پڕباران بێت و کۆتایی بۆشکە ساڵی بێت. باشە من ئەمەوێ بپرسم کە سەرڕای ئەو هەموو گیر و گرفتانی کە ئەو هاوڵاتیانە هەیەە لە قەزای ماوەت تا چندێک توانیویانە بۆ نمونە بەروبوومی خۆیان هەبێ بەرهەمیان هەبێ ئەنی سەرڕای ئەو هەموو گیر و گرفتە توانیویانە بەسەر ئەو شتەیە زاڵ بن بەسەر ئەو ناخۆشیانە و بتوان هەر ئیشی بەردەوامی خۆیان بکەن. وڵات جێگەی خۆشحاڵیە من هەز دەکەم ئێستا خەڵک زیاتر گرنگی ئێدەنەوە بە گوندەکانیان گەڕانەوەیەکەیە بە تایبەتی لە هاوینانە گرنگی بە باغداریە دەن گرنگی بە بەروبوومە میوە و ئەوان کشت و کاڵەکانە دەن و جگەی خۆشحاڵیشەوە چەند ساڵێکە ئەزمونێکی تازە لە پێنجوونی ئێران و نەقل کراوە بۆ شاباژێر دروستکردنی باخی شووتیە باخی شووتی فراوان ئەمە شەر بۆ منتیقەیەمە شتێکی باشە چکە دەرکەوتووە کە ئەو خاک و ئەرزێ لای ئێمە خاچێکی گونجاوە بۆ شووتیکردن کە میوەیەکە و میوەیەکی پڕ لە بازرگانی و داهاتە بۆ خەڵک ئەمە شتێکی باشە. کێڵگەیەکی پەلەوەژە لەو ناوچەیەدا هەیە ئەمە 2 ساڵە نەکێڵگەیەک بڕاستیەوە شەر جگەی خۆشحاڵیە لەواتێت نزیکەی 10 پرۆژەی پەلەوەری و گاوداری ئەوە ناتۆتە مەتیقەکە یعنی خەڵکەکە ئێستا جوڵەیەکەی لە سنووری ئەمە بەرەو ئاوەدانکردنەوە بەرەو دروستکردنی پرۆژە بەرەو باغداری ئەمانە جگەی دڵخۆشین کە ئێمە ئومێدەوارین لەسەر ئەم خەتە خەڵک بەردەوام بێت چونکە 50 ساڵ پێش ئێستا بەپێی ئامارەکان شارباژێر 57,000 کەسی تیاژیاوە یعنی ئێستا ئەگە تۆ دوای 50 ساڵ بەڕاستی ئێستا شارباژێر لە توانای هەیە 200,000 ئیسانیش بەخێوکە بەڵام ئەگەر پێویستی بە داعمی حکومەتە پێویستی بە پشتگیری حکومەتە کە بەداخەوە یاساوە نەبووە. واتە ئەو پرۆژانە چینکە پێویستەکە لە قەزای ماوەت عنی بکرێتەوە گرنگی پێ بدرێت بۆن منە هەر لە قوتابخانە بنکەی تەندروستی ئەوانەی کە پێویستە بۆ هاوڵاتیان هەبێ لەو شوێنە. بەڕاستی ئێستا ئەمە لەوانە کێشەمان نییە لە قوتابخانە و نەخۆشخانە و ئەمانە لەو شوێنانە لە میلاک کێشەمان هەیە لە کارمەند بەڵام وەکو بینا ئەوانە نیمانە بەڵام ئەوەی کە گوتم مەرز جوڵە دروستەکە بەندا و پرۆژەی بەنداوێکەیە لەسەر چەمی ماوەت قەشان ئەوە لە پارەوە ئەمنی دەرچووە ئەگەرەوە جێبەجێکرێەوە ئەبێت هەم پرۆژێکی گەشتیاری گەورە هەم پرۆژەی بەخێوکردنی ماسی هەم شارباژێر ئەباتە قۆناغێکی ترەوە جگەل لەوەی کە وەکو باسم کرد ئەم بەروبوومە بڵێن پرۆژەکانی پەلۆر و گاوداری و باغداری ئەوانە ئێستا وردە ورداوا لە بەرەو پێشچوونایە چاوەڕێیەکە ئینشاڵڵا ئەمانە گەورەتر بوو. کاکەوانە کاتێک کە داواکاری هاوڵاتیان جێبەجێ نابێت بەشێک لە هاوڵاتیان لەوانەیە بڵێن خەتای خۆتەوە تۆمەت بۆ حیزبەکەی تۆ ڕابکێشن بڵێن ئەوان لە پشت ئەوەن ئایا پەیامەت چیە بۆ ئەو کەسانە ینی شتەکە لە زیمنی دەسەڵاتی تۆ یاخود حیزبەکەی توایە کاتێکە شتێک جێبەجێ نابێت یاخود جیاوازی ئەو کاتە چیە کە لەوێ نەبوویت و ئێستا لێرە توانیتە چی خزمەت گوزاریە ینی پێشکەش بکەی هاوکاربی لەگەڵێن خۆی خۆشبەختانە بەڕاستی خەڵک ئێستا هۆشیارە هەمووی تێگە ئەزانێ نەپارە لای ئێمەیە نەکلی لە قاسەکە لای ئێمەیە لەبەرەوە خۆیان ئەزانن نانی و بار و دۆخکەچبەنا خەڵکی شارباژێر خەڵکێکی هۆشیاری تایە و خۆشیان ئەزانن بەڕاستی من کە قایمقامێکی کۆمەڵم لە ماوەت لەگەڵ قایمقامێکی یەکێتی لە چوارتا یا لە شوێنێکی تر ئەوە نییە بڵێن لێ پرۆژێ بکرێت و لێرە نەکرێت و ئەو جاچکە وەکوتم پرۆژە گەرە بێ پارێگە بێ لە محافظەوە دابەژەکری بەڵام ئەوە نییە بەڵام جێگە خۆشحاڵیە نیبەڕاست کاک دکتۆر هەڤاڵ بەردەوام دەستی پێمانەوە بووە بە تایبەتی لە 21 سەردانی ماوەتی کرد بڕیاری کۆمەڵی پرۆژەی گرنگی یاوە بۆ ناوچێ بۆ بەڵێ بۆ ناو ماوەت و بۆ ناوچێ ئێستا ماوەتەوە گەر پارەیەک شتێک بێ بۆتان جێبەجێ بێ یانزارەکیە وەڵاهی تر تەمەەن پرۆژەکان کە بڕیاریە دوایی کۆمەڵێ ڕۆتیناتی پێویست بۆکو چێکی دەرخستە ئەمانە ئەمانی بۆ کراوە سەری ساڵ بەسەراهات ئومێدەواری لەم ساڵی تازە ئەو پرۆژانەی کە بەڕێز کاک دکتۆر هەڤاڵ بڕیاری لەسەردا لە بەرچاوی بە ئامادەی تێکڕای بەڕێوەبەرەکان بەڕێوەبەری فەرمانکان جێبەجێکرێت کە ئەمە بەڕاستی ئەمەش قزمەتێکی گەورەیە
چکە 5-6 پرۆژەی زۆر باشن خزمەتە بە ناو قەزای ماوەت و دەوروبەریشی کامەران ئێمە هیچ کاتمان نەماوە ئەگەر خۆت پەیامێکیان شتێکمان ببیرێت چوو بێ باسی بکەی لە خزمەت دەبین. مەسواسانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم ئێوە ئەوەی پرسیار بووکردان و وڵام مایە و دەستان خۆش بێت کامەران حەسەن قایمی قەزای ماوە سپاسکەم دەرفەتت بێمە بەخشی سپاس بە ڕێستان دەستان خۆش. بەڵازان و خۆشەویستان لە هەرێمی کوردستاندا خۆشبەختانە چەندین فێرگە و ناوەند هەیە کە منداڵان ڕاهێنان پێ دەکەن و هەوڵ دەدەن کە لە هەموو بوارەکاندا سەرکەوتنی زیاتر بەدەست بێنن لە ناوچەی کەلار فێرگەیە کراوەتەوە بۆ زیاتر سەرکەوتنی منداڵان لەو بارەیەوە هاوار محەممەد ڤیتێکی بۆ ئامادەکردین پێکەوە بینەری دەوێت. ئەگەر بێت و لێرە لە بابەتێکی وەرزشیە مناڵەکان لێرە بۆ پەروەدە بۆ بابەتی وەرشی بۆ بابەتی کۆ بێ هەموو بەشەکانی کە بەڕێزانم وەرزشای دۆتنەوە ئازاد ئامانجی ئێمە لێرە ئامانجێکی پەروەردەیە لەگەڵ پێگەیاندنی لایانی وەرزشەکەیە. لانی وەرزشەکەی ئەوەی ئەمە مناڵانە سەرەتا کە سەرەتای دەستپێکردنی خۆناغی وەرزشیانە چۆن پیان بگەێنین لە ڕێگەی وەرزشەوە. ئەمە سەرەتا مناڵ ئابێ فێری گرتنی تۆپ بێ لەگەڵ پازدانە، پاشان بڕاتە سەر خۆناغی هونەری ڕێکردن بە تۆپەوە، پاشان ڕێکردن بە تۆپ دوایەوە لایانی تەکنیکی ساحە، پاشان شێوازی بەرگریکردن لەگەڵ شێوازی هێرش بردندا، چۆنێتی ناسینەوەی ئەم یاریزانە کە لە ناو یاریگایە چۆن بتوانێت جێگای خۆی بناسێتەوە، پاشان ئەوەی کە چۆن بتوانانی ڕۆحێکی وەرزشی بەرگری تیا دروست بکەیت کە ئەم یاریزانە بتوانێت کە چۆن بەرگری لە تیپەکەی بکە، چۆن بەرگری لەو جێگایە بکە کە تایەتی. ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە ئێمە ئەم شێوازی ئەم یاریزانە چۆنەتی خۆشویستنی تیپەکەی، چۆنەتی خۆشویستنی ڕاهێنەرەکەی، چۆنەتی هەوڵدان بۆ بردنەوە. ئەمە زۆر گرنگە کار تۆ لە ناخی یاریزانێکە بیچێنی کە ئەم یاریزانە چۆن هەوڵ بدا حەز لە بردنەوە بکە، نەک تەنها ئەوە بێ کە بڵێ من تەنها بەشدار بم. ئێمە لێرە ئینشاڵڵا هەموو هەوڵێکمان ئەوەیە کە خۆناغەونەرەکانی گرتنی تۆپ، پازدان، مراوەغا، شوت هەموو لایەنی خۆناغەونەرەکانیان پێگەێنین بە شێوازێکی تەندروست بەیزنی خوا. هەموو قەناعەتمان وایە هەر چاکێکەکەی بەنسبەت مەکتەبی کاروباری وەرشی لە دوای کۆنگرە کە مەکتەبێکی تایبەتە و تشکیل کراوە. ئەم مەکتەبە کە پەسەندکراوی سەرکردایەتیە بەمەستی ئەوەی کە ئێمە بتوانین لە کۆی مەڵبەندەکانە دوو سیاسەتی وەرزشی پیادە بکەین بۆ خزمەتکردنی وەرزشکاران و لاوانی کوردستان بە تایبەتەوەی کە پێمانەکرێت لە دوو جۆرێکیان تایبەتە بە سیاسەتێکی ناوخۆیی، واتە ئەو بابەتە وەرشیانەی کە هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی بابەتی وەرشی خودی خۆیەوە، ڕاضەکان تۆپی پێیە، بالەیە، مەلەوانیە، هەموو بەشەکانی کە بابەتی تەندروستیش کە پێوتێ پەروەدەی بەدەنی ئێمە بتوانین باخی باشی پێ بدەین، بەشێکی ئێمە بۆ دەرەوە بۆ خزمەتی لاوەکانە ئێمە بتوانین حەدە الئیمکان ئەوەی کە لە کوردستانە کراوە جێگەی دەستخۆشیە، بەڵام لەوە هێشتا جێگەی تموح نەبێ لە ڕووی ئەوەی کە بەشێک لە تایبەتمەندی بابەتی پەروەدەیە کە ئەیگرێتەوە، واتە وەرزش کە پێوتێ پەروەدەی وەرشی یاخود پەروەدە و وەرزش دوو بەشن بەبێ یەک نایانکرێت. هەر کاتێک پەروەدە وەرزش بە پەروەدەوە ڕۆژ ئەگاتە لوتکە، بەڵام بە پێچەوانەوە ئەگە ئیمال کرا جۆرە جۆرەکان بایەخی پێ نەدرا ئیمالی زیاتر تیاکرێ و سەرکەوتوو نابێ. ئافرین بەلەمەکە دووبارە سڵاتان لێبێ دازان و خۆشەویستان لە هەرێمی کوردستاندا چەندین فێرگە و ناوەند هەن کە هەوڵی پێگەیاندنی قوتابیان و یاخود منداڵان دەدەن بووی کە سەرکەوتنی زیاتر بەدەست بێنن هەم لە بواری خوێندن هەم لە بوارەکانی دیکەی ژیانیانداوە. لە سلێمانیشدا یەکێک لەو ناوەندانەی کە بەردەوام هەن لە ڕووی ئاین و لە ڕووی بابەتی دیکەوە ناوەندی
دەستگای حکمەیە کە کار و چالاکێکی زۆری ئەنجامداوە بۆی کە زیاتر گەنجان و منداڵان فێری فرمودەکانی پێغەمبەری خوا و دیخوا لەسەر بێ بکەن و هەروە ئاشنایان بکەن بە زانستەکانی قورآنی پیرۆز. لەگەڵیشیدا گرنگە کە ئەو ناوەند و فێرگانەی کە هەن هەمیشە بەردەوام کار بکەن بۆ پەروەردەیەکی جوانی منداڵان و هەروەها کار بکەن بۆی کە لە هەموو کایەکانی ژیاندا هەم گەنجان هەم منداڵان سەرکەوتن بەدەست بێن. بە تایبەتی تر منداڵان و قوتابیان کە لە ئێستادا لە کاتی خوێندندان هاوشانی ئەوەی کە پێویستە کۆش و ئامادەکاری و سعی زیاتر بکەن بۆی کە ئەو تاقیکردنەوەی کە دێتە پێشیان هەوڵی سەرکەوتن و زیاتر هاندانی لایەنی دەرونی خۆیان بدەن بۆی کە زیاتر سەرکەوتن لە هەموو کایەکانی ژیانیاندا بەدەست بێن. بەڵێ ئێستاش دەچینە لای پامێرمان ڕامیار عوسمان لە سلێمانی. کاک ڕامیار ئەگەر پێمان بڵێ نوێترین زانیاریەکان لای بەڕێستان چییە؟ بەڵێ ئێستا خواتان لێ بێبیانیتان باش. ئێمە ئێستا لە دەستگای لوتکەین بۆ کاروباری پەنابەران. دیارە ئەمڕۆ ژمارەیەک پەنابەر کە کەسوکارەکانیان لە دەریای ئیجە وەروەها لە ئەو دوایین بەلەمەی کە لە دەریای ئیجە نقم بوو ئەمڕۆ هاتوون لە دەستگای لوتکە لێرە پەنجەمۆریان لێوەردەگیرێت بە هاوبەشی لەگەڵ ژمارەیەک پەرلەمانتار دەیانەوێت بە دواداچوون بکەن بۆ ئەو تەرمانەی کە دۆزراونەتەوە لەوێ بەراوردی پەنجەمۆرەکانیان بکرێت دیانەیان لێوەربگیرە بزانن تا چەند ئەو کەسوکارانەی یان ئەو تەرمانەی کە لەوێن لەگەڵ ئەمانی ئێرایەک دەگرێتەوە. ماوەیەکی زۆرە ئەوانەی ئێرە بە دوای ینی ئەو کەسانەیە دەگەڕن کە ون بوون لەوێ ژمارەیەکی زۆر هاوڵاتی کە لە دوایین جار کە لە مانگی 12 چەند بەلەمێک بەمبەستی گەشتکردن بۆ ئەوروپا ڕێگەی هەندەرانیان گرتووە بەر بەداخەوە کەشتەکانیان نقم بوو. بەڵام تاوکو ئێستا چەند کەسێک لە ئەو کەسانی کە ژێر ئاوکەوتن بێسەر و شوێنن و بەشێکیان دۆزراونەتەوە. ئەمڕۆ لێرە ئەو پەنابەران ئەو کەسوکاری و پەنابەرانە هاتوون بۆ دەستگای لوتکە بە پەنجەمۆریان لێوەردەگیرێت. یەکێ لەوان کە پیاوێک و منداڵێ بوو کە خەڵکی ناحیەی گاپیڵۆن بوون بورن دوو مناڵیشان لەگەڵا بوو ینی بێسەر و شوێنە تاوەکو ئێستا دەوترێت کە نقم بوون. بەڵام کەسوکارەکەی ینی بەردەوام سۆراقیانەکەن دەمە بچمە لای خۆیان بزانم هیچ سەرەداوێکیان دەستکەوت وەسڵاو لێبێ. دەمەوێت پێم بڵێ کاکیوە و ئەوان هیچ سەرەداوێکیان هەیە ینی دڵنیا بوونەوە لەوەی کە ئەوان نقم بوون؟ تا ئێستاکانەمی هیچ زانیاریەکمان نییە و هیچ لایەنێکی پەیوەندیداریش نا حکوومەتی یۆنان هیچ معلوماتێکی لەسەر ئەم قەزەیە بڵاو نەکردوێتەوە. ئێمە هاتوین دەستگای لوتکە لێگەم ڕۆژەوە لەگەڵمانە لەسەر خەتە بەڵام تا ئێستا ئەویش داوای داتای کردو هاتوین تا داتای ئەو بێسەر و شوێنانە لەگەڵ فحسی DNA مان وەرەگرێت و ئەیبات بۆ یۆنان بەشن ئینشەڵا سۆراغێکمان بۆ بکات. گوایە چەند تەرمێک دۆزراوەتەوە ئەوانانەوە لە ڕێگای DNA دڵنیا بنەوە بزان ئەمانە کەسوکاری ئێمەن یان چێن. چیتان بۆ کرێت لە دەستگای لوتکەوە بانکراون کە چیتان بۆ؟ ئێمە بانکراین فۆرمان بۆ پڕەکرێت فۆرم پڕەکەینەوە و فحسی DNA-شمان لێ وەرەگیرێت کە دەستگای ئێمە بریکارنامەیان بۆ کەینەوە لە جاد ئێمە لە یۆنان بەدوای ئەم کەیسا بگەڕن. تا ئێستا بەپێی ئەو بەدەداچوونەی خۆتان کردوتانە لە چ ڕێگەیەکەوە هەوڵتان داوە بۆ ئیسۆراغی بوونبەکانتان؟ بەڵێ ئێمە چوونە لای سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆکی پەرلەمان و چوونە لای کاک سەفین دزایی لە ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی دایمە لە دەستگای لوتکە ئەمانە هەموو لەگەڵیمان لەسەر خەت بوون و هەموو هەوڵێکیانەی ئینشەڵا بەشکردن زانیاریێک لەسەر ئەو یەختە بێسەر و شوێنە بدۆزنەوە بزانین چی لێ هاتووە تا حکوومەتی یۆنانیش ناچار بێت بە دوایە بگەڕێت و زانیاری لەو بارەیەوە بە ئێمە بگەێنێت. باشە حکوومەتی هەرێم لەسەر ئاسی حکوومەتی هەرێم بەدەداچوونەکانیان هیچ کردووە هیچ بەدەمی ئەوە هاتوو هەتا بەهۆی ئەوەی کە پشووی سەری ساڵ بوو کە ئەتێکە ئێمە چوونە پەرلەمان بە جددیتر هەوڵیان نا وتیان نوێنەری حکوومەتی یۆنان بانگەکەین بۆ پەرلەمان ئێوەش بانگەکەین تاکو بە جددی بە دوای ئەم کەیسا بڕۆن و ئەوان من تەوقعەکەم گەڕان بە دوای ئەو یەختە نقم بۆیە کارێکی تۆزە سەخت بێ لەبەرەوەی گەر شوێنەکەی قوڵایی دەریایە لەبەر ئەوە ئەگەر بدوان توانیا یەختەکە بدۆزنەوە چونکە ڕەنگە و کەسوکارانی من ناو یەختەکە گیر بوو بن لەگەڵ یەختەکە چوونە خوارەوە زۆر ئەگەریەوەمان هەیە چونکە چەند بەپێی زانیاریەکان چەند کەسێک لە ناو یەختەکان ناتوانێت بێنە دەرەوە. سپاس دەکەم. دیارە ئەو کۆچبەرانی کە ئەمڕۆ هاتون پەنجەمۆریان لەوەرگرتوێ ژمارەیان نزیکەی 50 کەسێک دەبێت کە کەسوکارەکانیان هاتون لێرە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا کە نزیکەی 20 ڕۆژە ئەو کەشتیانە نخم بوون شێراکەوتون لە ئاوەکانی یۆنان تاوەکو ئێستا هیچ سۆراقێکیان نازاندرێ ماون یاخۆت
زیندونیانی سۆراغێکیان نیە چەند کەسێکیان حوت کەسیان ڕزگار بوون لەوان بەڵام ئەوانی دیکە تاوەکو ئێستا بێستەر شوێنن ئەمڕۆ هاتوون DNA لەوان وەربگرن بۆی کە بەراوردی بکەن لەگەڵ و تەرمانەی کە لەوێ دەبیندرێتەوە. زۆر باشە ڕامیار ئەو پشتینەی کە وەری دەگرن لە هەرێمی کوردستاندا پشتینیان بۆ دەکرێت یاخود دەبرێتە دەرەوەی وڵات. جارێ دیار نییە ئەوەی کە لێرە ئەمڕۆ دەکرێت فۆرمێکیان پێپڕ دەکرێتەوە پەنجەمۆریان لێ وەردەگیرێت بە مەبەستی ئەنجامدانی DNA دوجار پێم وابێت DNA-یەکەی ڕەوانەی وڵاتی یۆنان دەکرێت ئەوەی کە من بزانم لە کەسوکاریانەوە گوێم لێ بووە ئەو فۆرمانی کە پێیان پڕ دەکرێتەوە لەگەڵ زانیاریەکان و ئەوەی گرینگە ئەو هاوڵاتیە باسیگرەوەیە کە بڕیار وایە نوێنەری یۆنان بانگشتی پەرلەمانی کوردستان پێ لەسەر و پرسا چونکە یۆنان بە دوای هیچ تەرمێکدا ناگەڕێت هەر هاوڵاتیە کە ژێرئاو دەکەوێت یان هەر کەشتێک ژێرئاو دەکەوێت بە دوای ناگەڕێت چونکە کولفە و تێچوویەکی زۆری لەسرە من پرسیارم کردووە لە بەشی لە پەرلەمانتاران دەڵێنەوە ئەرکی حکومەتی عراق و حکومەتی هەرێمەکە ئەو تێچووە بەڵام ئەو تەرمانی کە ماونەتەوە لەوێ لە وڵاتی یۆنان لە ئێستادا دیار نییە بەشێکیان بێسەر و شوێنن دانیا چکە بەشێکیان تاوکە ئێستا کەشتەکان ژێرئاو کەوتووە ئەو تەرمانە پێدەچێت لە ژێرئاودا مابێتنەوە و کولفەیەکی زۆری دەوێت بەوەی کە یعنی حکومەتی یۆنان بچێتە ژێر ئاو و ئەو تەرمانە دەربهێنێت چونکە ئەوە حکومەتی عراق و حکومەتی هەرێم ینی مەفروزە لەسەر ئەوان کە ئەو تێچووە بۆ حکومەتی ئەنکاک بڕواجیان ببوورە حکومەتی هەرێم دابین بکات بەڵام تاوەکو ئێستا حکومەتی هەرێم خەمساردە لە ئاست دابینکردنی ئەو تێچوانە. زۆر باش ڕام ویستم پرسیاری ئەو بکەم لایەنی حکومەتی هەرێمی کوردستان هیچ هەنگاوێکی ناوە بۆ چارەسەرکردنی ئەم پرسە یاخود ئەو بودجەی کە پێویستە بۆ دەرهێنانەوەی ئەو یەختانی کە ژێرئاو کەوتون دەربێنێتەوە یاخود بتوانێت ئەگەر تەرمەکان مابن دەریان بێنێتەوە. نەخێر تاوەکو ئێستا نەخێر بە دڵنیاییەوە تەنها ئەو تەرمانەی کە دۆزراونەتەوە حکومەتی هەرێم هاوکاریان نەکات لە ڕێگەی دەستگای لوتکە و بەشێک لە ڕێکخراوەکانی تر تەرمەکان دەهێنرێتەوە بە پێچەوانەوە وەکو حکومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بە دوای هیچ تەرمێکدا نەگەڕاون لە ئاوەکانی دەریاچەی یۆنان. زۆر باشە زۆر سپاس بۆ پەیامێرمان ڕایمان عوسمان لە سلێمانی لەگەڵمانەبووی. دەستگای لوتکە بڵاوی کردوتەوە کە لەم ساڵدا 28,300 کۆچبەر لە کەناراوەکانی فەڕەنساوە خۆیان گەیاندوتە دۆڤەری بەریتانیا کە ئەمەش ئەم ڕێژەیەش نزیکەی سێ هەندی ئەو ژمارە کۆچبەرانەیە کە لە ساڵی 2020دا کۆچیان کردووە بۆ وڵاتانی بەریتانیا تیایدا بەلایانی کەمەوە لە 44 کۆچبەر لە نێو ئەو کۆچبەرانی کە خۆیان گەیاندە کەناراوەکانی بەریتانیا منداڵ بوون و گیانیان لە دەستداوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرەوە پێشبینیش دەکرێت لەگەڵ ئەوەی کە کەشوها بەرەو باشبوون چووە پلەکانی گەرما زیاتر بەرزبوونەوە ڕێژەیەکی زیاتر لە کۆچبەران و هاوڵاتیانی دیکە کۆچکەن بۆ وڵاتی بەریتانیا و وڵاتانی ئەوروپا. وڵاتان خۆشەویستان پەیامێرمان ڕێناز ئەرسەلان وەردەگرین بە شێوازی ئەزلای لەگەڵمانە لە ڕانیەوە بزانین دوایین زانیاری و چالاکیەکان چین. سڵاوتان لێبێت دیارە ئەوەی لە پشتبنەوە دیارە گەربوونەوەی بەشێک لە هاوڵاتیانی گوندی ئاشورانی سەر بە قەزای پشدەرە وەک خۆیان باسی لەوە دەکەن بەهۆی خراپی ڕێگاوبانەوە گەربوونەوەیشان ئەنجام داوە من دەسمە لای خۆیان بۆ زانیاری زیاتر پرسیاریان لێرەکەم ئەو بەڕێزە ئەگەر پێمان بڵێ گەربوونەوەی ئێوە بە هۆکاری چییە ئەمڕۆکە گەربوونەوەتان ئەنجام داوە سەرچاوان ئێمە بەهۆی ئەوەیە بەڵێنیان زۆر پێداوین دەربارەی ئەو زادەکەش کەمترە لە کیلۆمترێک یعنی زۆر جار بەڵێنیان پێداوین تا ئێستاش بەڵێنەکان هیچی جێبەجێ نەکراون زامە داواکارین لە حکومەتی هەرێم ئەوانە بۆ ئەوەشتانە داوان کردووە و دەرچووە و جێبەجێیان نەکردووە باز لەو دەکرێت چەند جارێک بڕیاری جێبەجێکردنی ئەو جادەیە کراوە بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە هۆکارەکەی چییە؟ لە 2011ەوە پارەکەشی بۆ دەرچووە ئەوە هەمووی ڕسمینە ئەوانشتانە ئەوانە ئەوەتانێنە هەمووی چەند جار هەڵبژاردن کراوە کە چەند جار کراوە هەموو جاریان بەڵێنیان پێداوین پارەکەش هەموو دەرچووە تا ئێستا هیچیان بۆ جێبەجێ نەکردوینە باز لەوە دەکرێت پێش هەڵبژاردنەکان بەڵێنی گەورە بە هاوڵاتیان دەدرێت بەڵام دوای هەڵبژاردن هاوڵاتیان بیر دەچێتەوە ئەو بەڵێنانە جێبەجێ ناکرێت بەڵێ هەتا هەموو جارەکە کاتی هەڵبژاردنەکان هەر هەمویان دێنێرەکانە سەردانمان دەکەن بەڵێنی دەدەن شتەکانیش بەڕسمی دەردەچن دوایش جێبەجێ ناکەن خۆش بێ من دەمەوێت بەشی شتریان وەربگرم مامۆستا ئەگەر پێما بڵێ داواکاری و هاوڵاتیانە تا چەند ڕەوایە کە داواکاری بەتایبەت کەمی خزمەتگوزاری و جادەوبانە
بەناوی خۆی بەخشندە و مێرەبان من وەکو وتاربێژی مزگەوتی گوندی ئاشوران کە چەند ساڵێکە هاتوچۆی بۆ ئێرە دەکەم و دێما ئەو گوندەیە بەڕاستی پێم وایە جادەکەیان جادەیەکی ناخۆشە داوایەکەیان داوایەکی ڕەوایە کە خەڵکی ئەو گوندەی ئەو ڕۆکۆ بوونەتەوە بۆ ئەوەی کە داوا لە بەرپرسانی ئەو ناحیە و ئەو حکوومەتەی بکەن کە جادەکەیان بۆ قێرکەن پێم وایە داوایەکەیان داوایەکی ڕەوایە پشتگیری لە داواکەیان دەکەین جادەکەیان بەڕاستی جادەیەکی ناخۆشە داوایەکەشیان داوایەکی زۆر ئاسان و مافێکی زۆر سەرەتاییە پێویستە حکوومەت ئەو جادەیان بۆ قێرکات و بەدەم داواکاریەکەیانەوە بێت کە پێم وایە شتەکەشیان داوایەکەیان قڕز نییە زۆر ئاسانە و زۆر مافێکی سەرەتاییە جادەکەشیان کەمترە لە کیلۆمەترێک بەپێی ئەوەی کە خەڵکی ئەو گوندەش باسی دەکەن چەند جارێک وعدیان پێدراوە کە ئەو جادەیان بۆ قێرکەن بە تایبەت وەختی هەڵبژاردنەکان دێن دەڵێن جادەکەتان بۆ قێر دەکەن کەچی دوایش جادەکە هەر لە شوێنی خۆیەتی و کاتەکەش تێدەپەڕێت و چەند جاریش بودجەی بۆ تەرخان کراوە بەپێی ئەوەی کە باز دەکەن بەڵام بڕیارەکەیان جێبەجێ نەکردەوە بودجەکەش نەماوە کەچی جادەکەش قێر نەکراوە بۆیە داوا لە بەرپرسان دەکەین کە بەدەم داواکاری خەڵکی ئەو گوندەیەوە بێن و بە زووترین کات ئەو جادەیان بۆ قێرکەن کە بەڕاستی جادەیەکی ناخۆشە و گوندێکی زۆر نزیکیشە لە ناحیەی سەنگەسەری پێویستە بەڕاستی ئەو جادەیان بۆ قیر بکرێت. زۆر سپاس مامۆسا بەڵێ ئەوەی دەبینن گربوونەوەی بەشێک لە هاوڵاتیانی گوندی ئاشورانە کە لە ئێستادا لێرە گربوونەتەوە دەمەوێت بچمە لای بەشیشتریان قسە بکەن ئەو خاتونانە گەر یەکێکتەما بوو بکە پوری ئەگەرانی قسەم بۆ بکەی ئەگەر ئێوە داواکاری ئێوە چییە بۆ هۆکاری چی لێرە کۆبوونەتەوە کەناڵەکەتان دەکەم بەخێر بێن سەر و سەرچاوم داواکاریمان ئەوەیە ئەگەر جادە و بانمان نینە ئەگە منداڵ ساڵنی ئەگەر دوستێ منداڵ ئەو ساڵ خۆڕحم بە منداڵان کردووە هیچکە ساڵی بۆ دانا منداڵ پێدا دەچن بەیانیاز حات شەشونیەوە تو بە پێیان دەگەی سەرجادەی کاکە ئەو حکومەتە لەوانەیە دەجاری گفت پێدابین ئەم نازانم لە 2000 چەندەوە لە ئەوەندە و ئەوەندە بەڵام دەجاری گفت پێداوین گڕی سیارەی دەهات دەنگولەوانێ شەفر و گەڵابە بێن جادەمان بۆ بکەن جادەکەشیت سەد درۆیان دەگەڵکردین دوو لە ڕوویوە هیچیشمان بۆ بە هیچ نەکراوە تا ئێستا پێش هەڵبژاردنەکان وعد و بەڵێن بێوە دەدرێت دوای جێبەجێ ناکرێت بەڵێ پێشی هەڵبژاردنان وعد و بەڵێن پێ دەدرێت دوایە شەگەر دەنگدان کۆتایی دەنگدانێ هیچمان بۆ ناکرێت مامۆستاوەتە بۆ خۆی مامۆستا هەتا مەکتەبتەوە دەبی 6 ساران دەگۆڕن ئەو ڕۆیەکی دێنن بەیانیەکی دێن دەگەڵیان نایەتەوە دووبارە نابیتەوە کەسلی نایە سارێ لەو ڕێدا ئەنگۆ دەتوانن هەر کەسێک پەیوەرد ئەوە با سەرۆکەک بێ لێرە دوو جاران بە پێیان چتە سەنگە سەری و بێتەوە شتیوا هەر نەبووە لە شوێنە یاخوا بەخێر بێن سەر و سەر چاومان دەستخۆش زۆر سپاس بەڵێ ئەو داواکاریانی بەشێک لەو هاوڵاتیانەیە کە لێرە گربوونەتەوە باز لەوە دەکەن کەمی خزمەتگوزاری و خراپی ڕێگاوبان هۆکاریەوەیە کە لێرە گربوونەتەوە بەڵێ ئەوەی دەبینن لە ئێستادا بەشێک لە هاوڵاتیان لێرە کۆبوونەتەوە و داواکاری سەریشی ئەوە بوو کە باسم کرد باشیش لەوە دەکەن کە بەردەوام دەبن لە ڕۆژانی داهاتوو ئەگەر بێت و وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە بەڵێ دەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان ڕێناس ئەرسەلان لە دەڤەری ڕاپەڕینەوە زۆر سپاس بۆ ئەو پامێ بەڵازان و خۆشەویستان بۆ دڵ و دەرونی ئارامی هەموو لایەکمان دەچینە لای سرودێکی ئاینی و پێکەوە بینەری دەبین. جام بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پامی ڕۆژمان پێشکەشکردن بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەمووتان خواتان لەگەڵ هیوای بەختەوەریتان بۆ دەخوازین خواتان لەگەڵ.